چواردەورەکانمانەوە ئەو حەقی برایەتی و موسڵمانەتی کە لەسەرمانە جێبەجێ ناکەن، بەڵکو سیاسەتێکی چەوساندنەوە و ناڕەحەتکردنێکی زۆر وەزەیقەت دروستکردن لەسەرمان تا بۆیان کراوە کردویانە. بەشێکی هۆکارەکە تاوان و گوناهی خۆمانە، بەشێکیشی تاوان و گوناهی ئەوانە کە بەرامبەر ئێمەی موسڵمان دەیکەن. برا عەزیزەکانم، زۆر سەیرم لەوە دێکە لە نێو منطقەیەک تۆ بژی هەمووی کۆمەڵگەی موسڵمان بێ، بەڵام یەکێک پێی ئاسایی بێ کە ئاوێک کە خوای تەعالا ڕێگەی ڕێچکەی خۆی بۆ داناوە لەسەر زەویدا ئاوت لێ بگرێتەوە، یەکێکی تر تۆپبارانت بکات و خاکت بسووتێنێت و ماڵ و سەروەت و سامانت بسووتێنێت و خەڵکت لێ بکوژێت، کەسانی تر بێت هەڕەشەت لێ بکات، موچەت لێ ببڕێت و ئازاری دەرونیت بدات و هەموو کاتێک هەڕەشەی خراپترت لەسەر بکات. بەڕاستی ئەمانە هەموو ئەم حاڵەتانەنە کە معلومی بەڕێستانە. ئێمە لەم سێکوچکەیەدا دەژین و لە هەموو لایەکیشەوە هەڕەشەمان لەسەر و هەمووشی موسڵمانە. بەداخەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێت لەعن الله من غەیڕ مەنار الأرض، لەعنەتی خوا لەو کەسە بێت کە نیشانەکانی سەر زەوی دەگۆڕێت، مەناری زەوی دەگۆڕێت. زانایان دەفەرمون مەنار الأرضی واتە ئەم سنوورانەی کە دیاری کراون، ئەم ڕێ و ڕێچکانی کە دیاری کراون، سنوورێکە هەر لە خانووەکەی خۆتەوە دەست پێ بکە، ئایا سنوورت بەزاندووە بۆ جیرانەکەت یاخودنا، هەتا سەر ئاستی وڵاتان و دەوروبەر و ڕێگاکانی ئاو و ئاوەڕۆ و خاک و هەرچی هەیە، هەر کەسێک دەستکاری شتێک لەوانە بکات، بێوێت سنوور و زەویەک هی کۆمەڵێکە و ملەتێکە بیگۆڕێت. پێغەمبەری خوا دەفەرمێت خوا لەعنەتی لێ کردووە. بێوێت ئەرزت لێ بگۆڕێت و بیخاتە سەر خۆی، یاخود سنووری جوگرافی و یاخود دیمۆگرافی و ڕێژەی دانیشتوان لە شوێنێک بگۆڕێت، وەڵڵاهی پێغەمبەری خوا دەفەرمێت خوا لەعنەتی لێ کردووە. بەداخەوە ئێمە بەدەست ئەوەدا دەناڵێنین ئایا ئیسلام ئەوەی وتووە؟ نەوەڵڵا. ئەی ئیسلام چی دەفەرمێت؟ ئەمەیە کە دەفەرمێت خوا لەعنەتی لەو کەسانە کردووە کە مەناری ئەرض دەگۆڕن، نیشانەکانی سەرزەوی، ئەم شانەی کە لەسەر زەویدا خاک و نیشتیمان و ئاو و سنوورەکان کە تێیدا خەڵکی پێی دەناسرێتەوە، ئەوانە بگۆڕێت خوا لەعنەتی لێ کردووە.